و ئەمە هەر ئەمێنێتەوە بەو شێوەیە. ئەمڕۆ کۆمەڵگەی عەرەبی و ئەنجومەنی هاریکاری ئیسلامی داوایان لێ یەکەم داوا لە سەرۆک ئەردۆگانەکەم لووتکەی کۆنگرەی وڵاتان ببەستێ بە پەلە بۆ بەدەنگەوە هاتنی ئەم بابەتە گرنگە و داوای وڵاتانی عەرەبی یەکەم کۆنگرەیەکی لووتکەی ببەستن ئەگەر ئەم دەست درێژیە بۆ سەر قودس نەبێت و بڕیاردانی قودس وەک شارێکی یەهودی ئەوە پێویست ناکە ئەم هاریکاریە کۆنگرەی لووتکەی ببەستێ. هەر بۆیە پێویستە هەموو ئەنجومەنەکان کۆنگرەی باڵا ببەستن و ئەمە لە پێناوی خوا و لە پێناوی قودستا بکەن. بۆیە ئەمڕۆ داواکەین نێوماڵی عەرەبی یەک بخرێتەوە و یەکگرتوو بن لە بەرامبەر ئەم دژایەتیەیە. داواکەین و بەردەوامیشین لە پەیوەندیەکانمان لە ئاستی سەرکردایەتی حەماس و هێزە فەڵەستینیەکان و هێزە ئیسلامیەکان لە غەزە و لە ضفەی عەرەبی و لە دەرەوەش و هەموو ئەندامانی بزوتنەوەی حەماس ئاراستایەکەین بە هەموو هێزێکیانەوە ئامادەکاری بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی خواستەکانی ئەم قۆناغا، چونکە ئەم قۆناغا قۆناغەیەکی جیاکەرەوەیە لە نێوان عەرەبی و ئیسرائیلی وەگەلی فەڵەستینی هێزە سەربازیەکانی و هێزە سیاسیەکانی لە خۆ گرتووە وەک هێزێکی ئامادە و هەمیشەیی. گەلی فەڵەستینی جڵەوی ئەم بارودۆخەی لە دەستایە و پێویستە لە قودس و لە کناری ڕۆژاوا و هەموو ناوچەکانی تر لە ئامادە باشی تەواودا بن بۆەوەی هەموو سەرەداوی بارودۆخەکان لە دەست بگرن. و ئەگەر تەنانەت ئێمە لە توانای تەواوی ڕوبەڕووبوونەوەشان نەبین و پێویستە وەکو گەلی فەڵەستینی وەک هەمیشە لە ئاست بارودۆخەکە یابین. و هیچ کات ئێمە چۆکدا نەدەین لە بەرامبەر ئەم جایەتەیە. بۆیە گەلی فەڵەستینی و هێزە چەکدارەکان و هێزە ئیسلامیەکان بە تایبەتی حەماس هەمیشە دەستی ئامادە بێت و لە ئاستپەرەسەندنەکان نابێت. و داوا لە ڕۆڵەکانی حەماسەکەم لە هەموو ئامادەکاریەکی تەواوا بن چونکە ئێمە بڕیاری خۆمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بارودۆخە، بڕیاری استراتیژی کە ئێستا قودسی خستۆتە بەرمەترسێکی گەورە. ئێمە وەکو حەماس هەمیشە چەکەکانمان و هەمیشە ڕوبەڕووبوونەوەکانمان دژ بە صهیۆنێتە و دژ بە ئیسرائیلی بووە. ئەمەش ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری ئیسرائیلیە لە ناوچەکەیە. و ڕۆڵەکانی حەماس، ڕۆڵەکانی بزوتنەوەکەمان هەمیشە لە ئامادەکاری بوون بە پشتیوانی خوا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە دەست درێژیانە. و من لێرەوە سڵاو لە ڕۆڵەکانەکەم، سڵاو لە کاردانەوە خێراکانەکەم لە هەموو ناوچەکانی کەناری خۆراوەش، لە خێوەتگاکانیش، لە هەموو ئۆردوگاکانی فەڵەستینی
و لە هەموو جاریەکانی فەڵەستین لە هەموو دنیا. فليكن غدا 8/12/2017 يوم. بەڵێ بەڕێزان ئەوەی بینیتان بەشێک بوو لە وتاری ئیسماعیل هەنیە، یەکێک لە سەرکردەکانی حەماس کە دەربارەی بڕیارە فەرمیەکەی ترامپ بوو بۆ گواستنەوەی پایتەختی ئیسرائیل بۆ شاری قودس و بە ڕەسمی ناساندنی ئەو شارە وەک پایتەختی ئیسرائیل. هەواڵەکانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.